بەناوی خوای پەروەردگار ئازیزان سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە بەرنامە گفتوگۆیەدا لە خزمەتانن بۆ قسەکردن لەسەر پرسێکی تایبەت ئەویش ئایندەی هەرێمی کوردستان لەسەر ئەو تعریبەی کە ئێستا لە نێوان ناوچە کوردیەکان و تەنانەت ئەگەر لە ڕابردوودا ئێمە ترسمان لەسەر ناوچە جێناکۆکەکان هەبوو بێ ئێستا بێ ترسمان لە پایتەختی هەرێمی کوردستانی ژەبێ تا بگا بە ناوچەکانی دیکە لەوەی کە بە جۆرە لە جۆرەکان ڕوبەڕووی تعریب دەبینەوە ئەگەر لە کەرکووک و هەندێک لە ناوچە جێناکۆکەکان خێزانە کوردەکان و دەرنرێن بە هەر پاساوێک هەبێ بە هەر جۆرێک هەبێت ڕەنگە لە چاوەڕوانیەوەیە هەبین کە بتوانین بە جۆرە لە جۆرەکان بەرگری بکەین یا خۆمان بە خاوەن مافزانین بەڵام ڕەنگە ئێستا تا چاو بکەینەوە سیر بکەین پایتەختیشمان خەریکە ناڵین داگیرکراوە بەڵام ئەتوانین بڵێن ڕێژەیەکی زۆر لە زەوی و زار بووەتە عەرەب بووەتە خاوەنی کە ئێمە مەبەستمان لێرە دژایەتیکردنی پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان نییە کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا ئەتوانین بڵێن خەڵکێکی جیاواز لە عێراق لێ قۆماوە لە شارەکانی هەرێمی کوردستاندا گیرساونەتەوە بەڵام ئەمەی کە ئێستا لە هەرێمی کوردستان و بە دیاریکراوی لە هەولێر هەندێکدا تا بڵاو کراوەتەوە ڕوودەدات شتێکی ئاسایی نییە کە دەتوانم بڵێم مەترسیەکەی زیاتر لە داهاتوودا سەرڕڵدەدات بۆ یە قسە لەسەرم پرسە دەکەین بزانین ئایندەی هەرێمی کوردستان و شارەکانی لەسەر پرۆسەی تعریب چی بەسەردێت و چارەنووسێک چاوەڕێ دەکا کە من لێرە دوو میوانی عزیزم لەگەڵە یەکێک لە وانە بەڕێز پارێزەر کاک هەرێم ڕەفعات واروها بەڕێز کاک مەحموود ئیسماعیل سەرۆکی لێپرسراوی هەلقی هەولێری کۆمەڵی کرێن بەرگری لە مافی کرێنشینان بەخێر بێن کاگەرم بەخێر بێن کاک مەحموود زۆر سپاسانەکەم بەخێر بێن کاک مەحموود لە جەنابتەوە دەست پێ دەکەم لێدوانێکی جەنابەت بڵاو بووبوویەوە کە ئەمە ئەتوانم بڵێم هۆکار بوو بۆەوەی کە زۆرترێمە بە دووەداچوون بکەین و ببێتە بناغەیەک بۆی کە بەرنامەی تەنانەت لەسەر بکەین باز لەوە دەکرێت ڕێژەیەکی زۆر لە عەرەب ئێستا لە ناوچەکانی هەرێمی کوردستان و لە ناو جەرگی پایتەختی هەرێمی کوردستان بە تاپۆ بوونەتە خاوەنی مڵک ئەمە ئامارەکان چۆنن داتاکان چۆنن ئەگەر پێمان بڵیتەوە ئایا ئەو لێدوانە بڵاو بووەتەوە بە ناوی جەنابتەوە وایە دووپاتی دەکەیتەوە زۆر سپاس بەنای خۆی گەورە و مهرەبان سپاسان دەکەم بۆ ئەو مەوەنداریە زۆر سپاسی بەڕێزکە هەرێمیش دەکەین پڕ میواندار بۆ ئەمڕۆ بتوانین شتێک پێشکەش ئەو خەڵکە بکەن و چێشە و معاناتی کرێنیشین بتوانین و ئەو معانات و ناخۆشیش بگەینی بەلایانی پەیوەندە هیوادارم جێمان لێ بەرابگرن بۆ ئەوی بتوانین چارەسەرێک بدۆزێتەوە بۆ بەڵێ سەبارەت بە هاتنی یاخود بە تاپۆکردنی زەویزار و بە ناوی عەرەب و ئەوانەی کە لە دەروی کوردستان هاتیە بەڵێ هەیە زۆریش هەیە و بە من ئەوەی کە باسم کردووە لە دوانەکانشی باسم کردووە بەڵێ بە دواداچنیشی زۆر وردیشم کردووە ئەگەر ڕێژەکەش مەبالغەی کەمەکردێ بەڵام لە چەندی پێیجی ناڕاستمی من جێم سەیرم کردووە تۆمشام کردووە کە ئەو لێدوانە ئەو شتانە بووە بەڵام ئێرە لێرە گفتەکە ئەوەیە خۆی کێشەکە ئەوەیە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان لایانی پەیوەنددار یعنی دراسە دەستا ئەوە بکە هەڵوەستەیەک بکە بۆ ئەو شتە و زۆر بوو لە هەرێمی کوردستان ینی ئێستا 680,000 بە پێ و داتایی بڵاو کراوەتەوە هاوڵاتی عەرەب لە ناو هەولێرا خاوەنی مڵک و ماڵن من ئەوەی کە من لە پێیجەکان خوێنمەوە کە ئەڕێ هەولێر یعنی هەم قەزا و ناحیەکان شە پارێزگاری هەولێر قەزاشەکەن بەڵام با ئەوەش مەبالەغە بێ با نیوەی ئەوە بێ با ڕوبعی ئەوە بێ بەڵام ئایا دیاردەکە خەتەرناکە یاننا ڕاستە ئەوە کاکەریم کە یاساناسە و دەزان لە ساڵی هەفتاوە کە ئەوە دەرچوو بوو هەر مواتنێکی عێراقی بی لە هەر چنی توێژێک بی لە هەر تائیفیەک بی بۆ هەیە خانووی بەناوکە ئەوە بکە بەڵام ئایا ئەم یاسایە بەس لەسەر کورد تطبیق دەکرێت ئایا کورد بۆ هەیە بچی لە بەسرا و ناسیرێ و لە جنوب لە خانی بکرێت و تاپۆشکەی بەناوی خۆی کێشەکە لێرەیە یاسا ئەبێ کە یاسا وتە سەروەر بێت دەبێت لەم وڵاتی کە چوارچەوی یاسا ئەوە خۆی هەیە حدودی خۆی هەیە ئەبێ یاسا لە هەموو شوێنێک تطبیق بێت بڵێ ئەم دیاردەیە هەیە و بەردەوامیشە من ئەگەر جەنابەت دەرفەتم دێ زۆر بە نمونە بۆت باسەکەم لە هەندێک شوێنی بۆ باسەکەم بۆ نمونە من سەردانی زیلان سیتیم کردووە هەیە عەرەبە 19 خانە 20 خانی کردودا بەکرێداوە بە خانەکە لە سیتیەکدا 19 خان و بە یەک عەرەب لە زۆر خانەکە لە شوێنی تر زیاتریش هەیە من بێکشتەوە دەڵێم ئەڵێم کە یعنی بۆ منێ بڵێم ئەڵێم بە تەحەداوە بەس وەرە لە هەموو شار و کۆران و شارەکانی هەولێر بگرێت هەر کۆرانی ئەگەر هیچ چوار پێنج ماڵە عەرەب و ئاوارەوە ئەوەنە لێ خانی بەکرێ گرتووە بەکرێی گرتووە یا خاوەن تاپۆیە ئەوەی کە خاوەن تاپۆیە ئەوە خۆ دەزانی هەندێکی کە بۆیان تاپۆ کراوە خەڵک نازانێ و هەندێکی ئێمە کە ئەمە ئاگادارین تاپۆکراوە بەڵام مەسەلەکە شتەکە لەسەر کێشەی کرێنشینانە کە خانوەکەشی بەکرێگرت عەرەبەکە کەواتە کێشە دروست بوو لە کرێنشینانی ئێمە هەر من بۆ جەنابیشت باسکەم
بە چەندی کەیسمانەکەن لەقەکانمان لەوە لە سلێمانی ئەوە لە دۆ لە هەموو شوێنەکان هەیتمان بکەن ئەو بۆ زانێت ئێمە 9 نێناتیمان هەیە هەم لە دۆ کە تا دەگاتە دەربیە یعنی تەمەشاکە ئەو خانوانەی کە بەکرێ ژیراون ئەوانەی کە دراوە بە عەرەبەکان و بە ئاوارەکانی تر بردووە بکە گەورەترین کێشەی بۆ هەرێمی کوردستان بۆ کرێژنیانی هەرێمی کوردستان دروست کردووە چۆن بۆ نمونە خانێکی 100 مەتری بۆ نمونەت بۆ دێنم لە دارەتوو کە من لێوێ نزیک شارەزام و بۆ هەموو شوێنەکانی زۆری وانە ئەگەر خانوویەک 100 مەتری بە 150,000 وەخت خۆی بە 150,000 ئێستا بە 250 بە 300 نییە لە ناو دارەتوو من خانپیا و تاقیبمان کردووە خانی بە 300,000 دراوەکری گرفتەکە ئەوەیە ئەوەی کە تێدایە لە مەکتەب عەقاریەکە ئەڵێ کاکە ئەوە کریان زیاتر دادەی بچە دەرێ عەرەبەکی دێن لەوێ 100,000 زیاد دەکا دەچێتەنە ئەوە گیری و گوفت و کێشەی لەوە دوورکردنیشتنانی ئێمە دروست کرد کەواتە هاتنی ئەو عەرەب و ئەو ئاوارە ئەوانەش ڕاستە بە پێی یاسامە ناتوان لە یاساوەبی بەڵام گەورەترین کێشەی بۆ هەرێمی کوردستان بۆ شارەکانی هەرێم و هەولێر و دەوروبەر و قەزا و نەحەکەم بۆ هەموو لەقەکانمەکە لە شوێنەکانە بۆی دروستکردین لەبەر ئەوەی کە تۆ کرێچیت زیاد بوو پلانیش نەبوو و یەکەنیشتە زیبل و ساڵانە دروست نەکرا ئیتر ئەوە دەبێ بە چەندین بەڵگەمان لەکنا بۆ نمونە ئەو خەڵکانی گەنجانی ڕۆشتن بۆ بەلاڕوسیا هەندێکی ئێمە کرێنشین تێدا بوو خەڵک هەیە خێزانەکەی ڕانی ماڵی باوکی کردو هەیە هاوسەرگیری هەڵوەشاوێتەوە یعنی خەڵک هەیە خەڵک لای ئێمە هەبوو ئەوە لە سلێمانی و لای ئێمەش ویستێتی گورچری بفرۆشی بۆ ئەوی پارە پیاکە بچی کری خانوو بدە اینجا بەدیوێکی دیکەش کاک محمود پێم وایە ئەوەی کە خانووە فرۆشی ئەگەر مشتری عەرەبی هەبێ بە عەرەبەکەی ئەفرۆشێ لەبەرەوەی عەرەبەکەی ئێستا پارەدارترە تا کوردەکە و بە کرێچیەکەش بەهەمان من بە عەرەبەکەی دەدا بۆی کە کری باشتری لێوە من نمونەیەکت بۆ بێنم ڕۆژێک لە مەکتەب عەقاریەک دانیشتم چۆن من دائیمەن جەولات دەکەم و بە پێی پیشەکەم کۆمەڵێکی خۆبەخشینی من جوردی خۆم بەکاردێنم و ئەوی ڕاستیش بینیم ئەوی باز دەکەم من تقریبا ساعتێک لە کریام 45 تا 50 کەس هات عەرەب و ئاوارە بەس بۆ خانی کرێت بڕوا بکە گوێم لێ کە چاوتی کاکە ئەگە بە 200 من 300 دەم بە 300 400 دەم و کاکەریمش باش زانی یاساش ئەگەر دەوری خۆی نەبینی ڕێزم هێنانم هەموو مەکتەبەکارج بەکەی خۆی بکرێدا ئەوی دەرەکە بۆشی خۆی کرێنشین ئەگەر بشوێ دەریشیکەی دەبی تۆ مدەیەکی بدێتی بەلای کمی 45 ڕۆژی مدە بدەیت تا بتوانانی بستان خانشکە بدێت بەڵام کە خانی بەدەست نەکات کێشە دروستە بوو کە کێشەش دروست بوو لە بەنێ کرێتی و باوی خانمکە ئەوە کەواتە ئەمە گەورەترین کێشەیە بۆ کرێنشینانی هەرێمی کوردستان توش بووە بەتابەتی ئەوەی کەم لە هەولێر و قەزا و نەحەکان دەبینیم ڕۆژانە پەیوەندی پێ دەکرێت ڕۆژ نییە من 10 تا 15 تەلەفۆن کێشەی کرێنشین لەگە ساحب خانووکەی دروست نەبی بە و کێشە دروست نەبی یعنی ئەمە هەموو کێشەیەکی زۆر دێمەوە سەرەوەی کە بزانم باس لەوە دەکرێت ڕەنگە بە پێچەوانەوە عەرەبیش خانوو بدا بکرێ بە کورد دێمەوە لات کاگەرم زۆر سپاس بەخێر بێ دەمەوێت بزانم یاسا چیاڵێ یاسا بەپێی دەستور هەموو کەس ڕەنگە مافیەوەی هەبێ ببێتە خاوەنی مڵک و ماڵ لە ناو بازنەی دەوڵەتی عێراقدا یاسا کە ڕێگە دەدا هیچ مەترسیەک هەیە لەسەرم ڕێگای یاسایە بۆ ئێمە زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ میوانم بەڕێزەکەش کە ئەمڕۆ بەشدارنی و سڵاوڕێژ بۆ بینیان هەیە ئێمە دەبی بین سەرەتا بزانین بۆ چی وای لێ هاتووە لە ڕووی یاساییەوە ئێمە بابین لە ڕووی یاسایی بە پێی مادەی چلی ژمارە 43 1970 تەجێل عەقار باز دەوە دەکات کەوا هەر کەسێک هەڵگری مەسەلەن جنسی عراقی بێتن کەسێکی عراقی بی بۆی هەیە لە هەموو عراق بچێ نیشتە جێ بێتن بە ئازادی خۆی کەواتە لە هەرزیەکی عراق کە بۆن هەرێمی کوردستانیشتەوە کەوا بە عراق ئەمە دەڵێن هەرێمی کوردستان هەرێمی کوردستان خۆی عراقە بەشێکە لە عراق یعنی ئەگەر ئەمە بین بازدەوە نەکە ینی بازدا لە سەعاتی خەڵق قسە بکەین و بابێن هەرێمی کوردستانیش عراقە بۆ نمونە پاسپۆرتەکەم عراقیە جنسی عراقیمان قانونەکەی من قانون تەجیل عەقارەکەم عراقیە يعني ئەو لەو حاڵەتەی ئێمە لە ڕووی یاساییەوە هیچ کێشەیەک نییە هەر هاوڵاتێکی بەسڕا بێ لە زاخۆ خانوو بکڕی هەر هاوڵاتێکی زاخۆ بچی لە بەسڕا خانوو بکڕی مولکە و تاپۆش دەکە بە لای خۆشی لێرە ئەشکالە گەورەکەی کە تووشی هەرێمی کوردستان بۆ چییە لە ساڵی 2003 گەلی کورد تووشی کێشە بوو یعنی ئێستا دەڕێن وڵات 2003 ئێمە ئازادکردین نەخێر ئێمە 2003 بە پێچەوانەوە ئازاد نەکراین ئێمە لە 2003 ماڵمان وێران بوو بۆچی ماڵمان وێران بوو دەسەڵاتدارانی کورد ئەو کاتەی لە 2003 کاتێک کە پرۆسەی ئازادکردنی عراق دەستی پێ کرد یاخود بڵێن داگیرکردنی عراق دەستی پێ کرد لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەو بودجە و ئەو بودجە زەبەلایەن هەبوو
نەچون لە شاری کەرکووک یاخود لە مووسڵ زۆرترین خانوو بکڕن کە ئەو کاتی خانوو بە 5 میلیۆن دینار بە 6 میلیۆن دینار دەکڕا. زۆرترین ئەگەر هاتوو هەرێمی کوردستان بودجەی تەرخان بکرد بە هەر ساڵێک 2000 خانی بکڕیبە یاخود 100 خانی بکڕیبە، ئەوە لە شاری کەرکووک زۆرترین مولکی کوردی بوو، لە شاری مووسڵ زۆرترین مولکی کوردی بوو. بەڵام چونکە دەسەڵاتدارانی هەرێم هەندە برسی پارە بوون، هەندە برسی دەسەڵات بوون کە چوونە ئەو 2003 کە چوونە ناو پەرلەمان ینی پێیان سەیر بوو ئەو کورسیا بچن لەسەر دابنیشن. زۆر معجیبی ئەوە نەبوون کەوا بێن داهاتوویەک دابنێن لە بۆ من و منداڵەکەی من. ئەوە خۆی ئەو کێشەی لە ساڵی 2003 دەستی پێ کرد. ئێمە ئەگەر بێن سەیری ئەو ڕێژە زۆرەی عەرب بکەین ئێستا لە هەرێمی کوردستان بوونی هەیە. تەسیراتی تەواوی لەسەر هەرێمی کوردستان دروست کردووە، لایانی کەلتوری، لایانی پیشەیی، لایانی بە هەموو لایەنەکانەوە تەسیری لەسەرمان دروست کردووە. من وەکو خودی خۆم ئەوەی بە پلان دادەبنم، من دڵنیام لەوەی کەوا پلانەکە لە بۆ ئەوەی کەوا ئێمە زۆرترین عەرەبی سون ئەوەی دەیکرد زۆرترین عەرەبی سونەیە. لە بۆ معلوماتتان عەرەبی سونە زۆرترین خانوو دەکردن لەبەر ئێمە دوو کێشەمان هەیە لەگە عەرەب. یعنی زۆرم پێسەیرە بەڕاستی بە ئەو وازە لەو سەباقووری خەوێن کورد و عەرەب بران لە کوێی عێراق کورد و عەرەب برابوونە. من بابا لەوە بزانم، ینی ئێمە لەگەر سونە کێشەی خاکمان هەیە، لەگەر شیعە کێشەی دەسەڵاتمان هەیە. ئێستا ئەگەر هاتوو ئەو نسبەی کەوا باز دەکرێتن کە لە هەرێمی کوردستان خانوویان کڕیوە 90% سونەیە. يعني بس سيدي معادلة كم سطنوات السنية ستادي الشيعة كاش أجهات وكريبي منطقي خانقين ومن دليل لا يكرتي ناس توبرة ليه السنة بيجي خوي قائم دكا بطاطي قائمي كردوا وكو أويكا أو كاتي إسرائيل كتسوى فلسطين تيكر يكم إيش يسبو كريني ملك بو كريني خانو كام جورتين كيشين يوان فلسطين وإسرائيل لم كرينا وده آخر خوي إما من نازل سركدياتي سياسي كردي بيلا تي دكاتوا نازل من آخر ل 2003 وتا استاكا دسكوت مان سيفوا آخر والله السيرة استا أو أن برلمانيكا صارنا برلمانتار هي 50 دفتر سلفكا بو بانقش الطاقة برلماني بغداد أو هم بدي سبب عن سلف كان لبوتيا لبو خدي خويتي باشا دسكوت كان تنسيبو بوتي ياسا تسجيل عقارتان هموار نكرت بوتي دستوري مادة سطري دستوري كبيدة نازين ل 2007 مفعولين معه كوتاي بياتوا بوتي أو تان دسكاري نكرت بوتي كابتن هنا وسهري بكردستان بوتي أو تشيش خاكي لجر سنة هيتبار باش هيزنا بكاك هرم آية دكرا برلماني كردستان طبعا هو بينران رون كمول ويك بريار وابو برلمانتاري بارتي میوانم بێت لە پەرلەمانی کوردستان دوو کاتژمێرێک پێش بەرنامەکە بۆی تەندروستی خۆیەوە نەیتوانی ئامادە بێت بەداخەوە بەڵام دەمەوێت ئاماژە بەوە بکەم کە ئایا ئەمە دەستورە ڕێگری ناکە بەڵام ناکرێت لە پەرلەمانی کوردستانەوە لە وەزارەتە تایبەتەکانەوە هەندێک بڕیار دەربکرێ هیچ نەبێ فیلتەرێک هەبێت لە نێوانەوەی کە ئاسانکاریەک لە کڕین لە بەکرێدانە بۆ کوردەکە و عەرەبەکە جیا بکرێتەوە. بەڵێ خۆی ئەوەش کێشە سیاسیەکەیە. ئەو کاتێک کە دەستوری عێراق نووسراوە ساڵ 2005 چێ نووسیەوە کوردەکان تیا بەشدار بوون. بۆچی بیرتانەوە نەکردەوە کەوا ئەگەر هاتوو مادەی دەستوری کە بنووسیەوە دەستور پەسەند بکرێ تەواو هیچ یاسایەک وەرناگیرێ لە دەستور بەدەر بکرێ. یاسا تو یاسای دەنووسیەوە دەبی ئەو یاسایە لە دەستور دەرنەچی. تو دی یاسایەکی دەنووسیەوە یعنی دەڵێ چی لە پەرلەمانی کوردستان چی یاسای دەردەکەی؟ یاسای دەردەکەی کەوا ناوی عەرەب بێ خانە بکڕی؟ یاسای دەردەکەی کەوا لە چوارچێوەی هەرێمی کوردستانەوە چوارچێوەی هەرێمی کوردستانە چەند دەرەیە؟ بزانم يعني استاكا دەسەڵاتدارانی کوردستان بزانن سنووری هەرێمی کوردستان چێندەرە عەمرینە بەجێری ئەو کاتانی کە بانگەشەی انتخابی دەکەن یاخود مەخمورە یاخود زورگەزراوە. يعني من سیرم بەوە دێتن تا ئێستا خۆی یاخود لای پردێ و تا ئێستا من نازانم ینی پەرلەمانی کوردستان سنووری هەرێمی کوردستان پێ دیاری نەکراوە بۆ نمونە بڵێ خاچی هەرێمی کوردستان لە زاخۆ تاوەکو عەمرین توانای ئەوە هەیە پەرلەمانی کوردستان یاسا دەرکە؟ توانای نییە. ئەگە توانای هەبە چەند ساڵ لە ساڵ 92 دەبووە تا ئێستاکە شتێکی بکردووە. یعنی توانای ئەوەی نەبووە کە بێتن خاکەکەی خۆی بێ تەسبیت عودودکە بە جێرەی ینی ئەوەی کە باز بکرێت تەسبیت عودودی پێ نەکراوە. من لە پەرلەمانی کوردستان لە 2003 یاسای بودجەی نەتوانیوە پەسەند بکات و یاسای بودجەی نییە. ئەخە من سەیرێکی پەرلەمانی کوردستان ئەو یاسایانەی کە ئێستا هەیەی کاری پێ ناکرێت. کۆمەڵێک یاسای هەیە دەرکردووە
بەخۆشی پێکەنی ئێستا توانین بڵێن فراغی یاساییمان هەیە لە کاتێکدا دەستور هەیە خۆ تۆ ناتوانانی یاسایەک دەربچێنی کە پێچوانی دەستور بێ ئەمەی کە تۆ ڕێگری لەم تعریبە بکەین ئەتوانین ناوی بڵێن تعریبەمەی کە ئێمە تعریبەت ئێستاکە لە چەند شێوازێک تعریبمان هەیە من ئێمە زمانەکەمان لە دەستداوە سەر زمانەکەمان لە دەستدەین وا خاکەمان لە دەستدا بودجەمان لە دەستدا ئێستاکە بەس بزانم حکوومەتی هەرێمی کوردستان پیشەی چییە لە کاتی ئێستا بۆ بەڕێوەبردنی هەرێمی کوردستان مانگانە تو بودجەکەت لە بەغدا بۆ دێ خەستەخانەی ڕزگاری سەردەمی ڕێژەمی ڕووخاو دروست کراوە کام خەستەخانە کام ڕێگاوبانی کە ئێستا هەیە بەو 120 کە دەنازن و بۆ 150 کە دەنازن کە ئەوەش تەنها لە بۆ منوت دروست نەکراوە بۆ پرۆژەکانی خۆیان دروست کراوە کەوات لەوێن دەرێ بێن ئەو زەویانەی کە خۆیان هەیەە سەری پێبەرزکەنەوە ئەگەر من بەس ئێستاکە پێم بڵێ کام نەخۆشخانە کام قوتابخانە کام ڕێگاوبان لە دوای ڕژێمی ڕووخاوە دروست کراوە وەکو خۆی مابێتەوە سیرم بۆ دی ئێستا هیچ شتێک نەماوە هەرێمی کوردستان پێی بنازی بودجەکەت لە بەغدا بۆ دێ یعنی من سیر بۆ دێت پێشوازی لە لیژنەی پشکنی نموچەی هەرێمی کرد گەورەترین کارەسات ئەوە بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان پێشوازی لەو لیژنەیە کرد کاکە تو هەرێمێکی سەربەخۆی پەرلەمانت هەیە سەرۆکوەزیران هەیە سەرۆکی هەرێمت هەیە چۆن دەهێڵی لیژنەیەک لە وەزارەتی دارایی عراق بێتن تدقیقی فەرمانبەرەکانی تو بکاتن لیستەکەی باتەوە بەغدا بێ ئەوەندە فەرمانبەرەی هەیە بەجێری ئەو فەرمانبەرە پارەی داتت و ئەوە زانمانێت چییە مانای ئەوەیە تو تەعاملی پارێزگار لەگە دەکرێت تەعاملی هەرێمی لەگە ناکرێت پەرلەمانەکەی تو کە تا ئێستاکە یاسای بودجەی سەش پێمان دەڵێن شیمالی عراق ناخۆ هەر باشە ئەو پەرلەمانتارێکی ئێستا لە بەغدایە ئەو لایەنە سیاسانێکی ئێستا لە بەغدان کە لەگەر لایەنە سیاسەکان دادەنیشتنەرەی هەرێمی کوردستان یان لە شمالی عراق باشە بۆچی سەرکردای ئەو کاتەی کە سەرکردایەتی سیاسی کورد بچوو بە بەغدا بە زمانی کوردی قسەی بکە متەرجمە بۆ دانابە ئەو کاتە قەومیەتی کورد قیمەتی بۆ دانەدا باشە چونکە ئێمە تەرکیز لە ئێمە مەست لە چی ئاخر ئێستا ببین باز لە کێشەیەک دەکەینکەوە ڕووبەرووی هەرێمی کوردستان بۆ لە ڕووی یاساییەوە دەمانێت باسی بکەین لە ڕووی یاساییەوە هیچ شتێک ڕێگر نیە لەوەی هەر هاوڵاتێک بێ خانەیەک بکرێتن لە هەرێمی کوردستان بەڵام ئەتوانی بەڕێنمایی هیچ نەبێت جیاوازیەک بکەی لەوەی کە ئاسان کاریەکە بۆ هاوڵاتی کوردەکە بێ نەک بۆ عەرەبەکە ئەو کاتە ڕێنمایی دەکرێت ئەگەر هاتوو ئەو لایەنە سیاسی کە لە هەر شوێنێ بارەدەستە بەوی بیتر ئێستا کە هەموو خەرچی مووسڵ بەغدابین تا هەولێرە کاتی دەنگدان ئیش پێ بکاتن ئەوە کێشەکانە خۆی کێشەکان لەوە سەردا ئێمە دێن زۆرترین عەرەب من بەڵگۆ لامە نەکبێ وەڵا شتێکی ئەوە باز دەکەم تەنها بانگەشەیە زۆرترین عەرەب هاتووە دەنجی داوە بەڵگەوە جنسی عێراقی و نفوسی بۆ دەرهێنراوە باش ئەو جنسی و نفوسی کە بردەوە نەیداوەتوو دەتانی کاریشی پێ بکە یعنی لە کاتی دەنگدان ئەو شتانە هەموو بەرچاو لایەنە سیاسیەکان باش ڕۆژەزانن ئەو تانەی کە لە بەغدا لێ دەدرێتن کە محکەمەتی عادی پێک لای دەکاتەوە بە چی لای دەکاتەوە بۆ تانەی بۆ حاڵەتانی کە هەیە زۆر باشە کاک محمود ئەم بابەتە تەنها عەرەبی عێراقن یا سووریتە یا ئەمانەشی تایە لەوەی کە بتوانێت لێرە مڵک بکڕێ بە تاپۆوە تاپۆکەی بەناوی خۆی بێت چونکە پێم وایە ڕێژێکی زۆر لە سووریش لێرە هەن چ کوردەکان چه سووریەکە پێم خۆشە بوارم دێ لەبەرەوەی مەسەلە سەر نیشتە جێ بکرێنەوەبی هەندێک کێشە و معاناتی کە ئەگەر لانی پەیوەنددار جێ لێنەبوو یاخود نەیزانی بۆ یاخە ئاگالینێ ئاگداری بکەینەوە کە چۆن بوون من پاڵپشتی قسەکانی کاکەریم دەکەم لە ڕووی یاساوەیە بە هەر مواتنێکی عێراقی هەیە بێ خانوو بکرێ زێ بکرێ بەڵام من کێشەکە لێرەیە گرفتەکە لێرەیە و کاکەرێم باسیک حکوومەتی هەرێمی کوردستان پلانی چییە کە تۆ ئەو تەزەخمە لەسەر دەبی ئەو هەموو خانوو و زەوی و ئەوە بەکرێ دەژیرە و تاپۆ دەکرێت ئەدی کرێچەکەی خۆت من بە عندێک ئەرقامت پێ برم احتمال لە پرسیاری جەناب شتەبێ ئێمە لە سەروی 9,000 کرێنیشی لەلای ئێمە تۆمارە لە دووهۆ کە تا دەگاتە گەرمیان 9.8 نێنەلاتیمان 90,000 کرێنیش لە سەروی 9,000 و ڕۆژانەش کرێنیشی لە زیادمندایە تەنها لە هەولێر لە لەقەکەی من ئەوە ستافەکانشم کە خۆبەخشان لەگەڵ ئێمەناکە من ینی زۆر خۆشحاڵم پیان کە مادوونە زۆر زیاتر لە 23,384 کەس تا ئەو لەحظە لای من تۆمارە ناسنامەی هەیە کرێنیشینیم هەیە مامۆستایە فەرمانبەرە 38 ساڵ 40 ساڵ کرێنیشینە تا ئێستا 50 مەتر زەوی وەرنەگرتووە تا ئێستا یەکێکی نیشتە جێبنی وەرنەگرتووە من کاک هەرێمیش بە ئەوە لە ڕووی یاسایەکە تەماشا یعنی تەماشا بکە هەولێر زۆر کەس جێمانە بدەیانگۆ هەولێر دەبێتە دووبا یقیناکە لە بینای برند و ئەوەشتە من پێم خۆشە هەولێر جوانترین منەکە بێت هەموو شارەکانی کوردستان من ئەوە ناکەم یعنی بلە فەرق زیاد بەڵام ئایا
حکومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتی حکومەتی هەرێمی چەند دینک ئەوە چەند کابینە چەند ئەوە ئایا ئەو پرۆژانی کە کراوە ئەو هەموو بێ لەو شوقە ئەوە ئایا بۆچی لە ڕێژێکە کرێنشینە کەم ناکاتەوە بۆچی کاک محمود ئەو بۆچ من کە پرسیارەکەشم وەڵامەکەشم لایە تۆ هەر شتێک ئەگەر حکومەت یعنی بڵێ وەزارەتی ئاوادانکردن وەزارەتی شارەوانی معنیە بە دروستکردنی و دابشکردنی زەوی دروستکردنیەکە کە ئەوەنە سارانە پرۆژە و خشتە و ینی نەخشەی خۆیان هەبوو ساڵانە چەند ئاماری کرێنشینیان هەبوو ڕێزم هەیە بە وەزارەتی پلاندانان بڕوا بکە لە ساڵی 2016 ئامار لە کۆمەڵی ئێمە وەرگیراوە لە هەرێمی کوردستان زیاتر لە 250,000 کرێنشین لە هەرێمی کوردستان هەیە زیاتر لە هەولێر سێ ڕێکخراوش کە هاوکاری ئێمە بژون و معلوماتەکەشمان لێبوو ئەمە لەگەڵیان دەقیقم نزیکەی 7,000 کرێنشین لە هەولێر و دەوروبەری هەیە باشە ئەو هەموو کرێنشینە تۆ کرێنشینی دەرەوەشت بۆ بێ ساڵانەش یەکە نیشتە جێبەجێبوونەکەی کاکەرێن باش دەزان لە ساڵی 2011 بە 12 یاسایەک دەرچوو بە ناوی یاسای دروستکردنی یەکە نیشتە جێبوون سندوق نیشتە جێبوون کە ئەوەی ئێستا هەولێر 396 یەکەی بۆ ماوەی 9 ساڵە ئەمجا تازە ئەوەندە تەواو بووە ئەمجا بە چەندین بیان و ئەوە شاری داعشە و پارە نەبوو بوو جەونیە و نادەم چێشە تازە 396 یەکە نیشتە جێبوون بەرەو تەوابوونە کە ئەمە من لێرەوە سپاسی وەزیری ئاوادانکردنەوە دەکەم و وەزارەتی شارەوانی و برادرانی محافظەش کە ئێمە دانشین چۆن میکانیزمێک بۆ بکەین ئەوانەی کە مستحقن یعنی کە بیان بەس کاک محمود یعنی ئێمە 50,000 کرێنشینمان لە هەرێمی کوردستانە هەیە باشە بەڵام لەو لاوە سەیرەکەی 680,000 هاوڵاتی عێراقی عەرەب لە پارێزگای هەولێر توانیویانە ببنە خاوەنی خانووی خۆیان بە تاپۆوە ئەگەر بەراوردێک لە نێوانم دوانە بکەین شتێکی ناسروشتی نییە زۆر ناسروشتی ینی ئەتۆ ئەوەی کە وەکو کاکەریم باسی کرد هەموو شتێک هەندێک شت کە هاتوونە بۆ دەنگدان و بۆ نفوس و لێرە ساچم بۆ ئەوە بۆ هەموو تەئسیری سەکرێنشینی ئێمە کردووە ئێمە بە بەڵگە بۆت باسکەم باشتر باشە پێت وایە ئاسانکاری ئەکرێ بۆ عەرەبەکە کە ببێتە خاوەن تاپۆ هێندە ئاسانکاری ئەکرێ بۆ کوردەکە ئەوەی ئاسانکاریەکە بۆ عەرەبەکە دەکرێت بۆ کوردەکە زۆر زەحمەتە چۆن بە بەڵگەم پێ دەڵێم من لە منتقەی گەڕێکی ژینی ئەوە ئاوارە بۆ دەزانم خەڵک شوێن دەشەهاتە لە تەنیشت من خانی بکرێ بوو ئێستا خانووی دروست کردو و بەناوی خۆشی کردو من هێشتا بەناو نەکراوە ئەخ ئەوە کاریسێکەیە باشتیشی سیش یان با پێ دڵم کاکێ هەرێم کاکەوە یعنی ئەوە تۆ لە 2003 لەوەتی حکوومەتی سەدام ڕووخان کە حکوومەتی هەرێمی کوردستان تەشکیل کرا هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستانە کە ڕەمزی هەموو کوردستانە پایتەختەکەیە سێ پرۆژە کراوە تا ئێستا لە بەرژەوەندی کرێنشین هانەستی 1970 یەکە نیشتە جێبوو گوندی کۆری خۆتان جەنابتان باشتان ئاگەر گوندی گۆری ئێستا توشت ئەوە بە دوای ئەگەر وەزار بوو نیو کۆری کە باسیەکەی وەلەگەر یعنی تەماشاکە گوندی کۆری و هانەستی یعنی هانەستی کەمێک لە بەرژەوەندی کرێنشینەکەم کە 1000 یەکە نیشتە جێبوو و گوندی کۆریش چ دەردێکیان درایە و ئەوەی کە ئەوەی سندوق نیشتە جێبوش دەکەم من پرسیارێک لە حکوومەتی هەرێمی کوردستان لانی پەیوەنددار دەکەم تۆ ساڵانە ڕۆژانە ماگانە کرێنشین بەرەو زیادبوون ئەو هەموو ئاوارە و عەرەبەش دێ خان و زەوی ئەوە دەکەی تۆ پلانەکردنەوەی ساڵانە زیادکە کرێنشینی ئێمە تەحتیم ببێ بە کرێنشینی عەرەب من ئەو پرسیارە دەکەم یەک قسەکانیش کە دەکەین بە بەڵگە قسە دەکەین با بێ حکوومەت لژنەیەک لەگەر ئێمە کۆمەڵی کرێنشین دەچین گەڕەکەکان و شارەکان و هەموو شوێنەکان دەگەڕین ئەگەر قسەکە ئێمە ڕاست نەبوون بە زۆری عەرەبی تیان نەبوو کۆران هەیە لە محەلەکان چاپێز عەرەب کرێنشین دەبی بەلای کەمی بەڵام کاک محمود ئەمە ئەگەڕێتەوە سەر ئەوەی کاڵێ کابرا پارە ئەدا و نازانم چی ئەکە هەمە پێوەستە بە گیرفانەوە عەرەبێک ئەتوانێ بەڵە مافی هەیە لە من کەسە پارە هەیە ئەتوانێ بیکە بەس کوردەکە پارەی نییە ئەمە سیاسەتە لەوەی کوردەکە بێ پارەی و ینی سیرکە ئێمە تۆ موازەفێکی دەوامی خۆتەکەی بە فولی حکوومەت موچەت ناداتێ ئاوارەیەک لێرە ئاوارەی بۆنمونە پارێزەکانی عێراق لێرە ئاوارە بووە دوورە ئێستا وەزع باش بووەتەوە ناژڕاتەوە شوێنی خۆی بەڵام موچە و دوو موچە و سێ موچەشی بەسەری کادرێتی هێشتا ئایا ئەمە جۆرێک نییە لە سیاست ئەگەر بوارم دێ وەڵامی ئەوەت بە تێر ساڵ دەمە زۆرم پێخۆش بۆ ئەو پرسیارەت کرد تۆ تەماشاکە بۆ کرێنشینی ئێمە هاوڵاتی ئێمە برسیە چێ برسی کردووە عەرەبی بەغدای ئێمە برسی کردووە حکوومەتی هەرێمی کوردستان نە لە بودجە نە لە معاش نە لە ڕەچاوکردنی باری هەژاران و بۆ ڕێژەی کەم هەژاری ئێستا زیادی کردە لە عێراق زیاد کرد لە هەرێمی کوردستان زیادی کردووە ئەوە هەموو کێشەیە هەر شتێک هەر دەوڵەتێک هەر هەرێمەک هەر ئەقلیمەک پلانی نەبی داڕاشتنی ساڵانەی پلانی خۆی نەبی ئەوە تووشی کارەسە دەبی ئێمە کاکە ترسەکەرەوە و کاکەرێن باسی کرد من لەوە دەترسێم هەولێر بە 4 ساڵی کە عەرەب 180 داگیری کرد هەموو بێتە ئێوی
ئێکاکە خۆ بۆ نییە کە دژی حکوومەت بەڕاستە بەڵام بۆ حکوومەت هوشیار بی بۆ خەڵکانی عرب و بەدەریوەتی کاکە هەرێم گوتی سنە ئەوەنە دێن دەکردن بەکەی بخوان بەڵام کرێنشینی من هەر چاوەڕێ ئەوە بی معاش چاوەڕێ بە 45 ڕۆژ 50 ڕۆژ ئەو بچی کرێکەش بدا کرێکەشی پێ نادی ئەمڕۆ دەتوانم هەتا سعاسەی 5 تەلەفۆنم بۆ هاتووە کاک محمود ڕجالی کەم حەلێک مامدۆ زۆر ساحبخانەکە دەرمانەکە دەرێ ئاتو بڕۆ دەرێ بۆ سعر عرب حاضرە دەیدەمێ بە 150,000 دینار زیاتر باشە کەواتە کاک محمود ئەگەر بێت و پرۆژەیەک بۆ پرۆژەیەکی نیشتەجێبوون بکری هەرچەندە سەرۆکی کۆمەڵەکە لە سلێمانی دەیوت پرۆژەمان بردووە کە شوقەیەکی زۆر باش 2 دەفتەر و نیو ناکەوێت بە خستی مانگی یەک وەرەقە لە بەرنامەی خۆماوتوێتی مانگی یەک وەرەقە بەڵام حکوومەت یارە مۆڵەتی نادا ئەم پرۆژانە کە جێبەجێ بکرین لە یەکەی نیشتەجێبوون یعنی باوەڕت وایە ئەگە پرۆژەیەکە نیشتەجێبوون بۆ بەڕاستی بۆ کرێکی بێ نەک بە ناوی کرێکی و پرۆژەکە دەرچەوە سبێنە بە 7 دەفتەر و 6 دەفتەر بێ و بە کرێکی داماو نەکڕێ ئەگەر ئەم ڕێگە حەلە بگرێتە بەر ئەو کاتە توانین بڵین ئەنی ئەم ڕێژە کرێچیەی کە ئێستا ڕێژەکە زۆرە وەک خۆت ئاماژەت پێکرد لەو ڕێژەیە نەجاتمانە بێ ڕێژەکە کەمترە بێتەوە من بە بەڵگە بۆ دەڵێم ڕێزستان بۆ کاک بەرهەمی سکرتێری کۆمەڵەکەمە کە لە ئێمە گەلێکماندی توێژە ئەو کۆمپانیە لە سلێمانی بوو کاک بەرهەم جەنابیشی هاتوو ئێمەش و نوێنەری کۆمپانیەکە چوون لەگەر کاک محەممەد شکری دەستەوە بەرهێنان دانیشتین قەنەعەت بکە ئەو پرۆژە ئێمە دامان کاک محەممەد شکری کە دکتۆر محەممەد شکری کە تەماشایەکی زۆر معجزی بوو بە پرۆژەکە چیە بە کورتی بۆت باس بکەم ئەڵێ حکوومەت تەنها زەویم داتی و من ئەو جار تێستیش دروست دەکەم فەرقیش پێ ناکەم لە زاخۆ هەتا دەگاتە گەرمیان بۆ ماوەی 13 تا 14 ساڵ بێ پێشینی ئەگە پێشنی شێوی کەم مانجێ بە $100 تەنها زەویشم داتی هەموو خدماتەکانش من دەیکەم بڕوا بکە بە قەنەعەتەوە پێ دەڵێم یعنی من بە بەڵگە پێ دەڵێم ئەو پرۆژەمان دێن ساڵێک و 3 مانگە لە ئەنجومەنی وەزیرانە تەماشاشیان نەکردووە دوای لە غێر ڕسمی زانیمان و خەرج کرد 27 کۆمپانی دژی ئەو پرۆژە ئێمە بووە لە بەرژەوەندیان نییە تۆ کاک ئەوە سەیری هەولێر کە کاکەرەبیش باش دەزانی ساری ئەمە هەر هەولێرانم شارەکان هەمووی تۆ وەرە ئەو هەمووی لە شوقە دروستەکرێ ئیمکانەتی چێ دروستەکە پارەدارە مەسوولە یاخود تەلاعوب بە ئەو داهاتی هەرێمی بەڕاستی بە موچەخۆریش ناکڕێت من بە تۆ دەڵێم کاکەوە من بۆشم باس کردی مامۆستا هەیە 40 ساڵە لەلای من کرێنشینە هەتا ئێستا مامۆستا ئەمە قوتابی بووینە و دەرسی پێگوتینە خوێندکار بووینە لە دەرسی پێگوتینە 40 ساڵە پەنجامەتە زەویەوە نەبێتەوە بەڵام کابراایەک بێ لە بەغدا بێ لە بەسرا بێ لە مووسڵ بێ خانێک لە تەنیشتەوەکیتە کاتەوە دەیکاتە 3 تابەخیش ئەوش مامۆستاش هەر لە خانوەکە بێ چاوەڕێکە وڵا حکوومەتکەی موچەکەی بۆ بێ کەی 50 مەتر زەوی یا 100 مەتر زەوی وەدا بەشکە من لە باشتێکی بەجانابەت بڵێم لە ساڵی 2000 لە کابینەی بڵێن کاگنێتی دی من لە وەزارەتی شەڕان 2 جارش باکرام پرۆژەکانمان داڕش کە چۆن زەوی دابشکرێ وەلەم ئەمە ئەگەر ڕاستی دێوە کۆمەڵە ئەمە بە دابشکردنی زەوی پێمان باش نییە شێ زەوی کە دابەشێت کرد دەبی سرفی عقاریش دێوە بی دروستی بکات ئەو زەوی کردنی فرۆشتی پێکرا ڕێژەی کرێنشین کەمتر نابێتەوە بڕوا بکە هەموو شتەکانمان تاوا کرد بەڵام بەداخۆ لە ئەنجومەنی وەزیران مافقە لەسەر نەکرا لەوەش سەیرتر یان تۆ تەماشاکە گوندی کۆری با بۆت باس بکەم چێ خەڵکێکی زۆر ئێستا لە بەرنامەکە بە ئەو گوندی کۆر تۆ بووە من بەس ئەوەندە دەڵێم حکوومەت هەرێمی کوردستان دەسەڵات بووە بە هەڵا زەوی بداتە خەڵک تعویزی خەڵک بداتەوە خۆی من لە گوندی کۆری نوێنەر بووم 6 ساڵ 7 ساڵ پێش ئێستا لە مەحافەزە نوێنەر بووم کە دانیشتم وتم ئەگەر ئەوەنی ئەنگۆ باسی ئەکەن بەخوا کرێنشین زۆر مرتاحە بەڵام یەک قسەم کرد ئەو کاتی قسەکەشم گەیشتە جێ وتم ئەگەر تووشی مشکلێ نەبن دوای ئێمە قسەی خۆمان دەبێت ئەوەی ئێوە باسەکەن و ئەو پرۆژێ ئەوە دەکرێت شتێکی باشە بەڵام ئەگەر نەکرێت دوای خەڵک تووشی نەهامەتی و ناخۆشی فەرمو گوندی کۆریی بەسەرات ئێستا لەبەر ئەوەی جادێ و کاکەرێن باسی ئەو جادانە دروستکراوە و جێڤێلێ لە بۆوان قازاندەوەی دەکەن ئێستا وڵا کاکە لێ دەتانگۆزیێن لە شوێنی قەدیم دەتاندێن خۆم سەیدارم مەیدانی گوندی کۆریم کردووە گوندی ئیسپانیشی لێ دروستکراوە لە 4 دەورەکەی هەندە قەتعە ماوە ئەوتر هەموو کەند و ئەوەیە ئێ باشە ئێستا وعدیان پێدان لێوە تعویستان دەن ئەی باشە پێشتر لێوێ نەبوو ئێوە تەحویلیارەتان کردن ئێ باشە کە ئێستا دایاندنی بۆ دەڵێن ئینشاءڵڵا بە زووتر کات ئێ باشە ئەوەی کە 7 ساڵی بێت ئەوەش هەتا لەوان کاکەوە هەتا تاپۆ دەکرێتەوە بەناو دەکرێت تەنها ئێ خەڵکی باشە من پرسیار دەکەم و کاک هەرێم لە محاملە ڕووی یاسایی باشە زۆر کاکەری منم پرسیارە لە جەنابتان دەکەم لە ڕووی یاساییەوە 680 تاپۆ درایەوە ئەوانەی گوندی کۆری ئێستا پێیان گوتم بینەوە تاپۆ نادەبێ ئەوکەن لەبەرەوە بە هەڵە وەختەوە دامان من حەزم لێ لە ڕووی یاسایەکەوە ئەرێ یاسایە کە دەربچێ ئەو هەم دراستە تەسە بکرێ بە دەرسوتەوە بە هەمشتر هەڵی تێدا هەیە
ئەگەر ئەتۆمە بەسێشتر نەبی ئەگەمە بەسێشتر نەبی حەزم لێ کاکەریم لە ڕووی زۆر باشە کاگەرم جیاواز لەوە من دەمەوێت بزانم ئێستا ڕێگە چارەسەرەکان چین ئایا یاسا دەبێ هیچ نەبێ مادام یاسایەکمان نییە ڕێگری بکالەوەی کە ئەم تعریبە کە پایتەختی هەرێمی کوردستانی گرتووەتەوە تاڵان ئێمەوە کاماژۆن پێکرد دژی پێکەوە ژیان نین بەڵام ئەمە پێکەوە ژیان نییە ئەمە مافی خۆشمانە دەیدین بۆ بەشەکی خۆشمان خەریکاوان دەیخۆن بە یاسا چۆن دەکرێت ئێمە ئاسانکاری بکەین کە کوردەکە لە پێش عەرەبەکەوە بێت خۆی ئەمە لە ڕووی یاسای هیچمان پێ ناکرێت وەکو باسم کرد بەڵام نەبوونی ئینتیمای نەتەوەیی وای کرد کەوا هاوڵاتیان خاکی خۆیان بەجێ بەرن لێرە ئەگەر هاتوو هەر تاکەی ئینتیمای نەما خواخواتی ماڵەکەی خۆی فرۆشە بڕوە یعنی جاران ئەگەر هاتوو عەرەبێک بەهات بە خانوش بەکرێ دەدایە دەگوت چۆن دەوێتە ناو خانووکەی من بەڵام ئێستا کە دەگەڕێم زانیان عەرەبە بێ خانووکە و سیارەکەی دەوێت کە پارەی زیاتر دەداتن من برسی کراوم ئەو تێر کراوە باشە لەو کاتی ئەو پۆلیسەی کە لە هەرێم 500,000 وەردەگری لە بەغدا 1,200,000 وەردەگری باشە ئەو مامۆستایکە لە هەرێم 9 ڕۆژ موچەوەردەگریان بە 6 ڕۆژ موچەوەردەگری لە بەغدا لە 28 مانگ موچەی دێتون بە موچەی فولیشەوە باشە هەرمان ئەو مامۆستایەکە لە خاچی عێراقا کە یاسا و دەستور وەکو یەک پارچەی عێراق باسی دەکاتن و ئەو وەزیرانێکەوە سوێندی یاسایی دەخۆن دەرێ یەک پارچەی خاچی عێراق دەپارێزین یعنی ئەگەر هاتوو لەوێ خاچێک یەک پارچەی خاچ عێراق سوێندی دەخۆی ئەبوو لەکانە دەی هەڵم دەخەڵەتێنی جارێکانە مەبەستەکەم لەوەیدایە بۆچی من برسی دەکەی تێرێک دێنی پیشانم دەدەی ئەگەر من برسی بم خانووکەم دەفرۆشم ئەگەر من برسی بم سیارەکەم دەفرۆشم ئەوەش مانای چییە ئەو هەموو خەڵکی کەوا بە لێشاو کۆچی کرد حکومەتی هەرێمی کوردستان جارێکی باسی کرد جوانترین شتی کردووە لە تا ئێستاکە من بە هەشتمین عەجایبەکانی دنیا باسی دەکەم حکومەتی هەرێمی کوردستان گەنج و نەوتی بەیەکەوە هەناردە دەکات بەیەکەوە ئەو دوێ هەنار دەکات لە بۆ ئەوروپا یعنی ئەوەی کە دەمینێتەوە چێە ئەو کەسێک من ئێستا لێکوانە فەراغی بەجێ دێڵم کەسێک دێتە شوێنەکەی من کەواتە سەبر کەسمان نامێنێ بڕوا بکەن وای لێ دێ کورد چۆن جاران دەیانگۆ ئەوانە خزمەتکاری عوسمانیەکان بوون ماینەوە ئێمەش وەکووان دەمێنینەوە یعنی دەبینە کەمینە هەر دەبێت سەحری بۆکو ڕاگواستنەکەی سەدان بێ و کاتە ناوی بنێن آخر خۆی زەمەشەکە ئەو جاران خەڵک خۆی بە کوژدا تاوەکو تعریب نەکرێ 4,000 گوندت سووتا هەمووی ماڵوێران بوو کە عەرەب هاتە جێ دوای ئەوەی خەتی 36 دانرا نەیە پێش زیاتر بەڵام ئەو جارە ئازاد کرا گوتم ماڵوێرانێکی کوردستان 2006 دەست پێ کردی ئەو ماڵوێرانێکەیە خاکەکە لە دەستدا کەلتورەکە لە دەستدا زمانەکەش لە دەستدا هیچت نەما تاوەکو تو بێی دڵت پێ خۆش بێ بەڕاستی ینی باسی لە ئەرقامەچی کرد 9,000 کرێنشین لە هەرێمی کوردستان بوونی هەیە و باسی لە بابەتەشکە کردوتی وەزارە حکوومەتی هەرێمی کوردستان داوای داتا لە من دەکا ئاخر ئەوە خۆی پرسیارەکە لێکوانەیە باشە بۆچی داتای کرێنشینان و داتای هاوڵاتەکانی خۆی نازانین بەڵام بۆ دەزانێت چەند کەس لەو هەرێمە دەنگدەری ئەو نییە چەند کەس دەنگدەری ئەوە چەند کەس چالاگوانە چەند کەسەیە ڕێی جیاوازیە یعنی بەڕێکەشا دەزانێت کێ دەنگدەریەوە بەڵێ ئەم کات دەزانیت چێ دەنگدەری ئەوە یعنی ئەگەر هاتوو بەو شەوە بڕیارێ دەربکات بڵێ بڕۆ چەند هەموو چالاگوانەکان بگرن بە ماوەی نیو سەعات لە هەموو گەڕەکان قەڵقل دەریان دەبین بۆچی ئەو مانای من بەبستم لەو بابەتەیە بۆچی خۆماندوو ناکەن بەوەی کەوا داتایەک لە پێناو خەڵک بەکارێنن بەڵام خۆیان ماندوو دەکەن لە پێنا ئەوەی داتایەک کۆبکەنەوە کە تەسیل لە دەنجام بکات لە مۆزوعی ڕاپرسی یا خۆت سەرژمێری بڵێن لە مۆزوعی سەرژمێریدا هیچمان بۆ دەرەکەوێت کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت فشار دروست بکە بە پێی مادەی یاسایی و دەستوریەکان سەرژمێریەک لە عراق لە هەرێمی کوردستان لە ناوچە جێناکۆکان بکرێ بۆی کە بزانین حاڵی کورد لە ناوچە جێناکۆکان لە پایتەختەکەی خۆمان چۆنە بەڵێ من باز ناوچە ناکۆکان با بکەم ئێستا لە جاران بەر لەوەی کەوا ئێمە بین ئەو بڕیارە هەڵەیە بدەین کە باز لە ڕفراندۆمی دەکرد هەر هەمان خۆشمان گوتمان ئەمە سڕمان کرد و داوای لێبوردن دەکەین ئەو کاتەی بۆ منە گوندەکەی من کە لە ناوچە جێناکۆکە 50 ماری لێ بوو ئێستا 10 مالیە لە قەراج و کەندێناوە ئەگەر 2,000 مال لێبا ئێستا هەر گوندی ماڵێش 2 مالی لێ ینی بەس سیرکە کەواتە چیت کرد ینی بەلێشا و خەڵکی گوندەکانت دەرکرد
دەستی کار دەرکرد کشتتوکاری نەما هەستان باشان گەورەترین غەڵەتیکەمان کرد کابرا مەڕی هەبوو شوانی هەبوو چینایی هەبوو ئیشی دەکرد گوتی وەرە شوانی مەکە من ملێنێکت دەمێنێ خۆت بە پۆلیس هەستان شوانەکەمان شوانی باوکم ئێستا مەڕی هەیە شوانەکە عەرەبە نییە ئەنی کەسێک هەمووی کردە موچەخۆش هەموو قەرزار کردەوە چی کرد هەستا ئەوەیدا سولفەیدا سولفەی عقاریدا سولفەی زەوازیدا هەمووی قەردار کردەوە نەهات بێ هاوکاریت بکە ئەو پارە زۆرە باشە ئەو خانوانی لەگە ڕەچی وەزیران دروست دەکرێت ئەو خانوانی لەو گەڕەکە لە ئیتاڵی و لەو بە 600 بە پارێ چی کڕە ئەو بورج عەدالەیە کە دروستکراوەتەنیش محکەمەی هەولێر بە پارێ چی دروستکرا هیچیە ئەو پرۆژە شارە گەورانە فامیلی فان و نازانم چی ئەو هەموو جێیە هیچیە بەچی دروستکرا عەمەلاتیت کرد ئاخر تفکرێکی سیاسی ئەوەندەی ئەمە بزانین لە ژوورەوە کە باز دەکرا ماری زێلی خەیاتی هەبوو ماری عوسمان مهندسی چەند ناوێک هەبوو لە هەرێمی کوردستان ئێستا کە کچە مدیرین وەبوویتە سەعەبی سەدان دەفتەر باشە کچە مدیرینێک لە هەرێمی کوردستان یعنی چ کاتی خۆی هەندانێک هەبوو سکاڵایەک هەیە بینی هەرێمی کوردستان بە 3 میلیاردێر من دەمەوێت بزانم کاتی خۆی هەندانێک هەبوو لەسەر جێبەجێکردنی مادەی 140وانە لە کەرکووکەوەی کە فۆڕین بایعەکەی بگوازێتەوە بە کەرکوو گەرزەی ئەدەنێ یعنی تموحێکە بوو ئەو کاتە بۆچی ئەمە جارێکی تر بۆ نمونە حکوومەت یاریمی کوردستان ئەم تموحە ناداتەوە تێست بوو ئەو تێست بوو خەڵکی بۆ هەرێمی کوردستان تێست بووە هەستان گوتیان بە ئەمە پارەیان پێ پیشاندەین بزانین خەڵک کەسی یەکە خەڵک دەچوو ناوی خۆی دەنووسی بەس تەنها دەملێنەکەی وەردەگرت دوایی نەگەڕاوە شوێنی خۆی ئێوە سەیریان کرد ئەمە پارەکەوە ڕۆی هەمووی کەسیش ناتێت جێی خۆی هەستان گوتیان بەڵام دوجار خۆ نفوس دەگۆڕا بۆ نمونە خۆ نفوس مەسەرەکەی نفوسی مەسەرەی ئیداریە ئەو مەسەرەی دەملێنەکە دەیان نادەی مەسەرەی ئیداریە من ئێستا خەڵکی کەندێناوم نفوسەکەی من ئەوەی کەندێناوەیە ئەو پەیوەندی بەوەی نییە کەوا بەهۆی ئەو 10 ملیۆن دینارە بوو چەند کەس 10 ملیۆن دینارەوە گوتمان لە گوندە ئێستا سۆ شوێنی خۆ چەند کەس ئێستا بزانم ئەگەر لەو ڕێژەی کەوا دراوە ئەگەر 120 چۆگوت ئەو لە سولفەکەی خانوو بەرەش کەس نەچوویەوە ئاخر سولفەکەی خانوو بەرە بۆچی بوو 25 ملیۆن دات و 20 لێوە دەگرتەوە پێنج کەسی قەردار یەکتر دەکرێتەوە تاوەکو هەتا ژیان نێوازە حکومەت دەینی ئێستا ژوایە ئێستا سوشی ئێستا هەموو قەرداری حکومەتین وە بکە حکومەت پلانی جوانی دانا بەس دەبەوەی تاوەکو قەرزاری بین بە هەموو ئەچی ڕازی باشە دەکرێت هەندانە ئێستا هەبێ بیان ئەم هەندانە بۆ کرێچیەکە وەکەوەی کە لە پرۆژەکانە باسمان کردبا بۆ فەرمانبەرێک بێ سولفەیەکی بداتێ بە جیاوازی وەکو عێراق 50 سولفەی 50 ملیۆن دا ئێستا عێراق چەند جۆر سلفەی هەیە لەوەی فەرمانبەرەکانی بەڵام لە هەرێمی کوردستان ئەمە بەدی ناکرێت لە کاتێکە ئەگەر لە بۆ کرێنشینان ینی دەبوو ئێستا کە حکومەتی هەرێمی کوردستان من ئێستا ئەگەر پرۆژەی لە من وەربگری باوەڕ بکە بە ماوەی 2 ساڵ یەک کرێنشین نابێ هەرێمی کوردستان ببینێ من ناچم زەوی تەوەجیه بکەم بۆ 200 خانەوادا 200 پارچە زەوی 200 بەتی دەکات زۆر ئەو 200 پارچە زەوی دەکەمە شوقەی دەتابقی شوقەی دەتابقی کەواتە لە هەر 200 مترێک 20 عائلە جێ دەبێتەوە هەم زەویەکە کەمترە هەم پرۆژەش نیشتە جێبوون کردیا بەڵام چەند شار وەرگیراوە لەو هەرێمی کوردستان لەو هەولێرە لە ئیستثمار بە ناوی کرێسی کە بە کەمترین سعر والله سعری وان والله سعری وان عربیشی تایە هەموو خەڵکیشی تایە سعرەکەش یعنی ئێستا زۆر پرۆژە هەیە 20 دەستی کردەوە مستثمر وەریگرتووە دایتەوە باشە ئەو چەند لێرە بەسی لەوەی کە باس دەوەی کە پرسیارەش کرد بە پرسیارەکەی جوابدام باسی لەوەی کرد کەوا پرۆژیان دایتەمە ئاژان دایتەمە دەرێ وەڵام ئەمە غەڵەتمان کرد ئەوە غەڵەتیان نەکردووە ئەو غەڵەتیان نەکرد وایە زانیوە ئەو خەڵکە هەر زمانی قەدیمە و تەنها قسەکەیوان وەکو ئاغا و دیوەخانیە وەزانمە هەر کرمانزەی قەدیمین کە ئاغا هەم دەسەڵاتی هەبوو کاکە غەڵەتی نەکردیە کەسێک تمۆی لەو شوێنە بوو منداڵی بەرپرسێک تمۆی لەو شوێنە بوو وتی ئەوە بۆ منە ئەوە بۆ ئەبراز ئامۆزاکەمە هەستا ئەو شوێنەی لە کرێچیانستاندەوە کرێچیت لێ بێ کەسر نییە کەسەری دیفاعی لێ بکە لێ ستاندەوە چش دەکرێت بڕۆ بیکە پەرلەمانی کوردستان کە پەرلەمان بە دەیگۆ نابی وا بکەیت داواکاریش کە داواکاری گشتی بە ئەوەی قبوڵ دەکرد یعنی هیچ لایەنێک خاوەنی ئەو هەرێمە نەماوە باشە من دەمەوێت وەڵامی ئەم پرسیارە لە هەردووکتان ببیستم کاک محمود دەزانم قسەت پێ ئەرێ وەڵاهی قسەم شتێک کە ئێستا فەلەستینیەکان بەرگری لێ دەکەن لە پێناو خاک و نیشتیمانی خۆیان ئەویش ئەوەیە کە مڵک و ماڵەکان نافرۆشن وانە نایفرۆشن بە ئیسرائیلیەکان ئێستا نایێت یان ئەگەر دووقات جاران پاریان دابێسە دەقاتیش بیدەن نایفرۆشێ لەبەرەوەی بۆ ئینتیمایەکی پیا کردووە ئێمە چۆن ئەم هوشیاریە لای تاکەکانمان لای سەرمایه‌دارەکانمان لای خاوەن مڵک و ماڵمان زیندوو بکەینەوە لەوەی کە نەفرۆشێ
بعربی هیچ نبی ئاسانکاری بۆ کوردەکە بکە نەک بڵێ کاکە عەرەبەکە پارەی زۆرتر ئەدا بابی دەمێ حەزم لێ بوارم بدێ لەبەر ئەوەی چێشەکە هەنگەوەری کورتی بکەیتەوە لەوێ دەرفەت چەمە بەرنامەیەکیشتان سپاس دەکەم. من زۆر زار پرسیارشم کردو جێبیستمە لەولاش ئەڵێن ئێمە زەویمان نییە بیدەن بە کرێنشینیان یاخۆ زەویمان نماوا بکەن بە نیشتە جێب باش خێرا لە ناو جەرگەی هەولێر هەت سوا دەورێ 100 متری و 150 متری هەمووی بۆ ئەو کەسانی پارەدارن و بخوان لە پشتیان و دروستەکان بەڵام بۆ کرێنشین دەچی لە بزوجی لەسەر ڕێی کەس دەزان لە لای عەس هەشتان بێژ ڕازی نەکرێنشینی ئێمە لای گەڕەسۆر و مەتقە زەوی زۆرە بڕوا بکە من بە بەڵگەوە دەرم زەوی هارێمی کوردستان خاصە لە شاری هەولێر زەویمان زۆرە بەڵام حکوومەت پرۆژەکانی دروست نەکە بەرنامەی نەبوو ئەوی کە لە بیر ئێستاش وەدەڕم ئێستاش حکوومەت دەوانی پەیوەنددار ئەوەی کە زۆر خەمخۆری کرێنشینان نینە ئەگەر خەمخۆری کرێنشی من پرسیار دەکەم لەلایەنی پەیوەنددار بۆ ڕێژەی کرێنشی ساڵانە زیاد دەبێت ئێوە هەر قسەی من نییە ئامارەوە دەرێ بڕۆ ئەحسای بکە تۆ باسی ئەحسایەکت کرد بیکەی کاکە ئەحسای بکە لە هەرێمی کوردستان بڕێ وەرە ڕێژەی کرێنشینمان بدەی ئەو وەختە توش شوێکی دەبی ئێستا ئەوە باسەکردن کاکە ئەوەندەی ئەڵێنەوە لە خۆرە لە خۆ کاکە ئەوەی تۆمارە لای ئێمە بەڵام سێ ئەوەندەی تریش تۆمار نەکردووە لای ئێمە بۆیە ئەو شتانە مەسائلی زەوی و مەسائلی ئەوەی کە کاک هەرێم باسی کرد بەدایان وێلە و هەولێر بۆ تۆ دووبە و ئەوەنە کاک بۆچێ بۆتە دووبە خۆ بۆ کرێنشین بۆ کرێنشین بۆ جەهەنەم لەبەرەوەی ناتوانانی زەوی نادێتی سەرف عقاری نادێتی موچەکەی بۆ حاڵەیە یەکەنی شەجیبوری بۆ دروست ناکەی نابی دەنجێش بکەی ئێمەش ئەوە ئەمانەتی کە لەسەر شارم وەکو کۆمەڵی داکۆچی لە مافرکردنیشی من معناتی خەڵک بینم بۆ ئەو نییەم دژی هەرێم و حکوومەتەکە و دەسەڵاتەکەی بۆم بیر بخێنم بۆ ئەومە حکوومەت و شار بێ ئاگدار بێ باشە من بەیەکی ئەوە دەکەم ئینسانی بەڕێزمانەیە و کاکە هەرێمش دەزانی مهندسمانەیە هەیە پرۆژێ کاک هەرێم کردم پرۆژە ئێمە دەیان پرۆژەمان هەیە باشە تۆ جارێک بانکمان کە وەرە کاکە ئەو پرۆژە لەبەر ئایا ئەو پرۆژە ئێمە دروست بکەین کەمکردنەوە ڕێژەی کرێنشین لە هەرێمی کوردستان لە بەرژەوەندی حکوومەتە بەدەرەجێ گۆزە لە بەرژەوەندی کرێنشینانە ئەو تەزەخمە لە سەشان نابێ ئەو چێشانە دروست بەڵام بیرکردنەوەی حکوومەت من زۆر جارشم باس کردووە وەڵە نوکتێکی زۆر نوکتە نییە عکسێکی بۆ باسەکەم ئی کرێنشینێک معناتەکەی وەرا کرێنشین یعنی تۆ لۆپەڕی مەئەساتی بی کەم ئەندامە چوومە سەردانم کردێ مانجێ 150 هەزار داتی بە 45 ڕۆژ کرێنشینیشە دایکی یان باوکیانە بەخێرەکە بەچی لەو سیتیانە دەبێتە خاوەن مڵک لە ئەوروپا کاکەرێمش شارەزایە بڕۆ لە هەموو دەوڵەت هەتا لە دەوڵەت عەرەبەکان شوێ لێ هاتیە گوناحە برین کرێتی بۆ نمونەوە لە دەوڵەتەکانی خەلیج کەسیش خاوەن تاپۆن حکوومەت دەچێت خانی دەکە دروستەکە بدێتە بۆ ماوەی 30 ساڵ دوای دەبێت خەمرچی ئەوی بەکرێ دەیداتێ بە شتێکی بەسیتە ڕەمزی من کاکەوە بە نمونەیەکی زۆر کرێسێک ڕۆژێک تەلەفۆنی بۆ کردم کە جێسکی خۆشم سەردانم کرد بزانە ئەو مەعاناتە بۆ ئەی خەڵک حکوومەت بەداخەوە جێمان لێ بەرگێ متەئەسیر بی ئەگەر کەمێک جێمان لێ ڕابێ وتی 15 هەزارم لە ماڵێ بوو یەک لە دەرگایدا سەحەب مۆلدەی کارەبا هاتبوو وتی کاکە وەڵای 15 هەزار تاهاتی وەستەکەیدا گوتیش نەکە بڕۆ 15 هەزارەکەی بێ وتی لە دوی سەعاتێک پێ نەچوو سەحەب مولکەکە هاتبوو يعني ساعة خانك بكيتهم وتي لي رجع وتمزنك وتي والله وصح ملكات وتي هات ما دري وتي كاكا بخير بفرمو وتي والله لو كريك هاتما وتي سوين بو خوايا كأمنتو خلق دي حزم ذكر عزرتي الإسرائيل بعد روح يمشي شام بس نهات لو كريك بعد باش يعني أوام مسافة درفتم كم رابطين استر هوشياري والله مهر دكتورن بيوستو درفتي زور كميش معه هوشياري چی به لوی که حوالاتی اما خوی ڕێگر بێت دەست لە حکوومەت ئەگەر بشوین خۆی ڕێگر بێت لەوەی کە ئیدی ینی چارەنووسی ئەم هەرێمی کوردستانە بەدەست تعریبەوە بپارێزێت من مشیەکم لە هەوڵاتی و تاکی لە کوردستان و تەسحێشمدا و بە هەموو نەعیش و خاچ خۆشم لە هەموو شوێنەکانی عەرەبانیش خۆش دەوێت لە هەموو شوێنەکە بەڵام حەزشم لە سایەکی عەدالەت حەزم لە عەدالەتی حەزم لە دوور لە گەندەلی لە هەموو شتێکی بێ باشترین چارەسەر ئەوەیە کە وڵاتی ئێمە وشیار ببێتەوە ملک و ماڵی خۆی تەسمیلی غێرە کورد نەکە لەبەر ئەوە گەورەتری وەکو کاکەرێم باسی کرد ئەوە ئایندەیەکی خراپە ئەوە گەشتبینمان ماکە ئەوە ڕەشبینمان دەکە بۆیە من لێرەوە دەڕم هەر کرێنشینێک ئەگە محتاجی ڕاستە لە سەر و کاکەرێم باسی کرد ناچارەوە یان ناتوانێت بژێوی ژانیان دەڕوایان دەفرۆشی بەڵام فرۆشتنی ملک و ماڵ بە گێری لە دەروی هەرێمی کوردستان بێ بەڕاستی کارێکی گەورەیە من لێرە وەکو کۆمەڵی داکرۆشی لە مافی کرێنشین هەتا پێیان بکرێت ئەو پەڕی جوود بکەن ئەو پڕی ئەو بەکارێبێنین و فشارشی زۆرش بخینە سەر حکوومەت و لانی پەیوەنددار کە لە مەئەساتی کرێنشینان قوتار بن وەبی ئەو تووشی فرۆشتی ملک و ماڵی نەبن بۆی ئەوە باشترین چارەسەر وا من ڕێزم بۆ هەموو کرێنشینانە بۆ هەموو ئەوەی خەرچی هەرێمی کوردستان دانجێ تکایە ملک و ماڵتان بەهادەر مەدەن مەفرۆشن
بڕۆم بە دەروی وڵات هەرچەندە لە معاناتیشدانە بەڵام ئەمە فشار بخێنە سەر ئەو دەسەڵاتە ئەو حکوومەتی خۆمان بتوانی کە ڕێگە چارەی بدۆزن و هۆردو لە هەموو حکوومەت تووشی ئەو کێشە زیاد ئەوە باری قورسالی هەم ملەتی مەش ئەها تووشی تەسعی زیاتر نەدا. زۆر باشە هەمان پرسیار بۆ جەنابەت کاک هەرێم دەمەوێت بزانم ئەمە بە هوشیاری تاکەکرێ ڕێگریکردن لەم تعریبە خۆی ئەمە ئێستاکە من وەکو خۆم هیچ ئەوەکم بە حکوومەت نمایە کەوا بێتن داهاتوو من دابینکە دەبێت هەر کەسە لە ڕاستە خۆی دەست پێ بکە بۆ نمونە حکوومەت دەستی شەریکات دەینیتن بەرچی من و بەتاڵ دەکە دەچی کۆمەڵک حاڵەتی بەکار دەینیتن زەریبە زیاد دەکە کۆمەڵشتی دەکاتن بەرچی من و بەتاڵ دەکە بەس باز ڕسومان زیاد دەکات باز ڕسومان زیاد دەکات و بۆ ئەو پێوەرە ئاوە یعنی کۆمپانیایەکەەوە داهاتی گشتیە دەستە بەرچوی هەرماڵی ماگانە 8,000 غەرامەی دەکاتن و سزای دارایی بەسدا سەپان لێکوانم مەبەستەکەم دەمێ پەیامەکەم بگەینم هەر کەسە لە ڕاستی خۆی باواز دە پرۆژە و بەرنامە شەفافەکانی حکوومەت بێنی و باواز لەو پەرلەمانتارانەی بەغدا بێنی کە دەچن بۆ هەر کەسە بۆ کورسەکە و داهاتەکەی دەچیتن باواز لە هەموو ئەو قسە باقوبریقانەی ئەو لە سیاسیانەی کەوا لە هەرێمی کوردستان دەسەڵاتدارن بێنی هەر کەسە لە ڕاستی خۆی بابێ وەکو ئەو تاکەی کە فەڵستینی ڕزگار کرد ئەو ڕۆژشەرمە ئەو تاکە ئەمڕۆ خاچی لێداگیر دەکرێتن هەر ئەو تاکە کوردە بوو کەوا چوو فەڵستینی ڕزگار کرد ئەمەش هەرمان ئەو تاکەینە ئێستاکە دێن لەسەر بەبەرچاوی خۆمان خاکەمان داگیر دەکەن بە پێویستی زانم لە کاتی ئێستا خەڵک باواز لە هەموو لایەنە سیاسەکان بێنێ واز لە ئینتیما سیاسی بێنن لەبەر ئینتیمانەوەی لەبەر ئەو خاکەی کەوا لەسەری ژیای و لەسەری دروست بووی و کەوا دایک و باوکمانە ژێرێتی هەر وەفایەک لەبوو ئەوان نێڕین ئیتر کەسی تر ئەو خاکەمان داگیر بکاتن هەر لە ئیسلامیش خۆی هاتووە دیفاعن عن الوطن يعني من ئەگە دیفاع لە وەتەنەکەم نەکەم ئەگە بەلایانی ئاینی دیفاعی لە وەتەنەکەت بکە بەلایانی نەتەوەی دیفاع لە هەموو خاکەت بکە بە هەر لایەنەشی پێویستە تو دیفاع لە ماڵی خۆت بکەیت ئەگەر ئەوانەی کەوا ئێستا کە ئەو خاکان وادا تەخشان و پەخشان کرد دەرگای ماڵەکەی خۆی با بکاتەوە دێڵی ممسونە ماڵەکەی دابنیشم ئەو ماڵی منە خۆ ماڵی تونێت تو ئەمڕۆ کرێتی لێکوانە هاتی ئەمڕۆ حکم دەکەی من قوربانیم داوە من ژانم گرتەوە من لێم کوژراوە من دەربەدەر کراوم ئەوەی کە ئێستا لە حکوومەتە هەر بە قاتێکی ئوتیکراوە و هەر بە بۆنێکی خۆشەوە ناومەزی زانیشتووە هەتا ئێستاش عاقەشی ڕێشتووە زۆر سپاسانەکەم ئێستا لەم ڕۆژانە حکوومەت یەک دوو بڕیاری دەرکرد 11,000 پارچە زەوی بۆ شەهیدان و کەمەدامەنی سەنگەر و هەندێک زەویش بۆ مامۆستایانی ئانی من هیوادارم بەس ینی بڕیارێکی زوو بە زووتر کات جێبەجێ بکرێت بگەن بە ئاوەتی خۆیان زەویەکانیان بدرێتی بڕیار خۆی کرد عرب دەری ئەلاخوار بالئەفعال یعنی ئینسان کە قسەی کرد کردارەکەشی هەبی هیوادارم ئەوە سەر بگری و بە زووتی کە ئەوانش دڵخۆش بوو مامۆستا ئاینی کە مرشیدی ئێمەنە ئێمان فێرە هەموو شتێک کرد و لە دەمان پارێزن و هەموو ڕێنمایەکانی ئیسلامان پێ بدەن کە من پرۆزبایان لێ دەکەم ئینشاڵڵا بە زووتی کات جۆر دەکەم بەس هیوادارم حکوومەت بە زووتی کات ئەو دوو بڕیارەی دەرکردووە جێبەجێ بکەوە بڕیارێکیش گەرەی مەلایانیان دەبێت بەڕاستی ینی پێم خۆشەکە و باسەوە کرد بەڵام بە هیواشم پشتێکتریش بگرن هیواداریش بێ لە مامۆستای ئاینی کە مرشیدی ئێمە و دەرسیان بە ئێمە گوتووە ئێمە فێرە دین و نێژ و تاعەت و خواخواناسین کردووە هیوادارم لەسەر حەقیش پشتگیری ئێمە بکەن کە ئەمە قسەکانمە حەقە ئەوی کە ناحەقیشین بە ڕێنمان پێ برن بکا کە ئەوە حەقترە مەمنونان زۆر سپاسانەکەم کاک محەممەد سپاس کاگەرم سپاس بەڵازیزان باس و خواسێک بوو لەسەرەوە پرۆسە تعریبەی کە بە هێواشی خەریکە پایتەختی هەرێمی کوردستان و شارەکانی هەرێمی کوردستانیش دەگرێتەوە هەرچەندە ئەم پرۆسەیە لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا هەبووەوە هەمیشە کاتێک کاوڕێک لە ڕابردووی خۆمان دەدەینەوە سیر دەکەینەوە هەر کوردەتیدا زەرمەند دەبێت ئامانجمان ئەوە نییە کە ئێمە باس لەوە بکەین لە دەرەوەی بازنەی پێکەوە ژیانین ئێمە ئامادەین لە هەموو کاتێکدا کورد باوەشی بۆ هەموو کەسێک کە بەتایبەتی لە کاتێک کە لێی قەوماوە و ئەوەی کە بینیمان لە 2014 کە داعش هات چۆن شارەکانی هەرێمی کوردستان و خێزانە کوردەکان باوەشیان بۆ خەڵکی غەیرە کورد کردەوە لەوەی کە ئێستاشی لەگەڵا بێت لەسەر خاکی هەرێمی کوردستان دەژین و لە ئەمن و ئاسایشی تەواودان بەڵام ئەوەی کە هەیە مەترسیەکی زۆر جددی لەسەر هەرێمی کوردستانەویش پرۆسی تعریبە ڕەنگە چەند ساڵی داهاتوو زیاتر زیانەکانی ببینین سپاس بەوەی کە بینەرما بوون تا گفتوگویەکی دیکە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتان ناوە